من وەچمات بارینە خەم دەرد و تۆ پەشیوی من دلێ هاواری دەردکشینە مانیە نادلێ هەڵبەستێکە دۆران دوور و منش گرتەن و تەنانە نمەتاو نەدلێ ناخوێ منە هەڵفڕیە و ئەفکار و منمانیان دلەست و دەرونی مانیان جیوام دەرگیر و سیاویان کە تەمام و وجودی مش گرتەن و نمەتاونە معنا بۆ پیڕایە تا تۆ بزانی دووبارە من بەچیە نامەمانوونە من هەناو ژیڤای تکراری کە دیسان دەرگرش بێنە من هەنا وێردەیە کە دۆر و بەر و مرج گرتەن و من هەنا قڵەمیە کە ڕۆقا قزیانە نووسیەنم دیمانیە کە ڕۆقا قزی هەزار خەت خەتی بەرامان حەبس دێنا دلێ ئۆتاقیە 4 متری کە بێم سازنان بیروەریە دوو کەڵاوی کە دلێ وجود و وێم سازنان کۆم بێنا دلێ وجود یەنە کە من وێم نیەنە بیروەریە کە مەجبورم مەکەر و دووبارە نەشەبوو محتاجە نابە نەفەس نەفەس و تۆ محتاجە نابە قەفەس و زنان و تۆ کە منە سازنان نمەتە تایەگێ من بەونە نەفەسی ڕاحەجە بێت تۆ بێنین کەشیونە کە جومان کوماتەم بە یەک نۆقتە وەرمەونە سێوەر و تەنیا یەکەم تەمام وجودی مەگێرۆ سێدارە مەدریا تەمام واوات و ئارەزووەکەم مەتاونە دل هیچی نەمنە ترمانونە سیاوی دما تو بێهەست بێنا دلێ شەپۆلیە چاپێ تەنگی خماریەکێ زۆرم پێمار و دووبارە پەنەت فکر کەر و ویر و تۆ جاپەس و توخان و گۆشت و وێم مەگێرۆم گەڵوم غەڕەنجە بۆغزیەکێ گەراکشتە نەخەنیکنەوە وێردەیەکە چین تۆ بێنە و دیسان درێکی گۆم بێنە و نیەنێکی وینی ئیڕوامە چنیمە وێرە زەردومات و کڕۆڵ دڵێ گۆشێنە کەس بێنە بیەن بەعزە جا و قتابلی وەروجامی ویدوینیوە کێ پاسەت بەنام بۆ حتا وەروجان وێن نەشناسیوە دەفتەر و شیعرەکات خەتی پەرجە سیاوی بۆ بەڵام نەتەو دەردەکات دلێشە نەبوانیوە بیەن کێ وەختیە کەسێ تەمام و ژیڤایت بۆ دلێ باوەشی شەنەبی بەڵام ئەویندار و یۆتەری بۆ ئاواتیە دلێ بیرەکات بۆ هەر ڕۆپەنەش فکرکەری بەڵامی سە بچکەجە حیسە نەتاوی هیچ کارێ تەرکەری بڕیەوە دووبارە دەست کێشە ڕۆ تەمام و وێردەکەم بڕی دووبارە دەست کێشە ڕۆ تەمام و ڕۆحی مارە واچەکەم شتۆم گەرەکەنی منیش بێت و هیچەنا گونگ و پوچ و هیچ دلێ منە گوم بێنە دلێ تاریکی و هیچی من فقط تۆی مەڤین و دلێ خماری و نەشەکی من فقط تۆم گەرەکەنی کە خیاڵم پەڕەنجە تۆ جە وێردەیەکە بەی و بێما ئیسەنمە تاوجە تۆ وێردەکەم جابووە من وێم دلێ تۆرا و ڕووجامی مەڤینوە کێ دیسان دەنگ و خواکە دلێ کۆشی مەزرکنەوە دلێ بیری 24 ساعتەکە پەنەت